هەکار دەڵێن ئەوەی کە شەترەنج بکات زۆر هزری تیژە بێت یان ئەو کەسانی کە هزریان تیژرە ئەتوانن شەترەنج بکەن کاتە بۆ هەردوو لە ئەمە دروستە. ئەگەر وابێ بەڕای تۆ گرنگ نییە بخرێتە ناو چۆنەڵێت ئەو یاریانەی کە منداڵانەیکەن بۆی کە هزر و بیرێکی تیژیان هەبێت هەم وەکو سەپۆرت بۆ قسەکان و هەم وەکو وەڵامێک دوێنێ یەکێک لە تەورەکان لە بەیانی 24 ئامۆستایەکی بیرکاری میێوانی ئێمە بوو تایبەت بە خۆشکردنی یاخود خۆشەویستکردنی وانەی بیرکاری چونکە زۆر وانەیەکی قورسە لای زۆربەی قوتابیان باسیەوەی کرد بەشێک لە یاری هزری هەیە پاڵنەرە هۆکارە لەوەی کە قوتابیەکان بتوانن باشتر ورتر بیر بکەنەوە و ئەو وانانەی کە حساباتین زووتر هەزمی بکەن کەواتە یارمەتی دەرە بێگومان یانەی خانزاد لەسەر ئەم بابەتە یعنی وەرزشی خانزاد بێگومان کە تایبەتە بە شەترەنج پێشنیاری کردووە شەترەنج وەک وانەیەک لە قوتابخانەکان بخوێندرێت کەواتە ئەمە بیرۆکەیەکە کە تەنانەت بیریشی لێکراوەتەوە بکرێتە بواری جێبەجێکردنەوە چونکە کاریگەری هەیە لەسەر هزر ئەم بەیانیە میوانمان دکتۆر دڵزار حەمە ساڵحە کە سەرۆکی یانەی شەترەنجی خانزادە میوانمانە ئەم بەیانیە باس لە گرنگیەکانی شەترەنج و ئەم یاریە هزریە ئەەکەین کە چەندە گرنگە کە قوتابیان فێری ببن بەیانیتان باش بەو هیوایی کە بەیانێکی پڕ لە شادیتان لەگەڵ ئێمە دەست پێ کردوێت و بەخێر بێت باش بەخێر بەیانیتان باش دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامە ڕێکە سپاس دەکەین. بەڵێ بە دڵنیاییەوە وەک باسمان کرد شەترەنج یان ئەوانەی کە شەترەنج دەکەن خۆیان بیر و هزری باشیان هەیە لەبەرەوە ئارەزووی یاریێکی هزری دەکەن یان ئەوە تا لە ڕێگای فێربوونی دوای فێربوونی یاری شەترەنج وەک ئەو مامۆستا بە ڕێزە فەرموویەتی شەترەنج یاریەکی بیرکاریانەی ماتمیکانیانەیە کە لێکدانەوە و خوێندنەوەی باش لە بۆ یاریکەرەکە دروست دەکاتن بەهۆی ئەوەی کە کۆمەڵک پلان هەیە لە ناو شەترەنج کە وەل دەکاتن ژمارەکان و لێکدانەوەی وشیکردنەوەی ژمارەکان و حالەتەکان ئاستی ئەو بیرکردنەوەی بەرز بکاتەوە لەلایەن ئەو کەسێک کە یاری شەترەنج دەکات. باش دکتۆر ئێوە خەریکی پرۆژەک بوون دەمێک کە من ئاگادار بووم ئێستا پێم وایە لێک نزیک بوونەوەیەک هەیە یاخود گەیشتونەتە ڕێکەوتن بە دروستی نازانم ئەگەر تۆ زانیاری زیاترمان پێ بدەیت تایبەت بۆی چیتان کرد بۆی کە شەترەنج ببێتە وانەیەک لە قوتابخانەکان بەکوێ گەیشت ئەم پرۆژە؟ بەڵێ سوپاس بۆخوا ئەو پرۆژەیە ماوەکی دوور و درێژە ئەمە خەریکینە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردە دوای ئەوەی لە ساڵی 2010 لە کۆنفرانسی کاری ڕێخستنەوەی وانەکانی پەیمانگە وەرزشیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە گەیشتنە ئەو بڕیارەی کە دەبێت شەترەنج وەک وانەیەک لە 17 پەیمانگەی وەرزشی هەرێمی کوردستان بخوێندرێتن و پرۆژەکە سەرکەوتوو بوو و بابەتی تایبەتی بۆ دیاریکرا پێنجشەممەی ڕابردوو لە کۆنفرانسی ڕێخستنەوە و پڕەپێدانی وانەی وەرزش کە ڕێکخراوێکی ئەڵمانی لەگەر وەزارەتی پەروەردە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی چاپەمەنی و پرۆگرامەکان ڕێکیان خست بوو بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی چاپەمەنی و پرۆگرامەکان مامۆستا سەرتیب حەسەن و هەروەها هەریەک لە بەڕێزان دکتۆرە ڤیان بەڕێوەبەری سێکتەری وەرزش هەروەها جەنابی وەزیر خۆی ئامادە بوو و لەگەر بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی کە ڕاوێژکارە لە وەزارەتی پەروەردە و کەسێک کە خۆی شەترەنج زانە و زۆر پاڵنەر و مشەجع بوو لە بۆ ئەوەی کە ئەو بابەتە بکرێتە بەشێک لە وانەی وەرزشی کە کتێبێکی تایبەت بەو بابەتە دەردەچیتن پێ دەگوترە ڕێبەری مامۆستا لەسەر پۆلەکانی 6 و 7 و 8 و 9 دابەش دەکرێت و ئێمە لە لای خۆمانەوە کتێبێکمان بۆ ئەو بابەتە ئامادە کردووە ئەوەی جێ خۆشحاڵیە بابەتەکە قبول کرا و بوو بە بڕیار و بەڕێز وەزیری پەروەردە تێگەیشتنە و خوێندنەوەکی زۆر باشی لەوە بابەتەکە هەبوو الحەمدلله بە سەرکەوتوانە بڕیارەکە قبول کرا. باشە دکتۆر ئێستا منم ئەم با بڵێن کتێبی کە لە بەردەستمایە نووسراوە شەترەنجی قوتابخانە ئێوە جەنابتان ئاماژەتان بۆ کرد کە لە پەیمانگاکانە بڕیارە بخوێنێت ئەی ئەمەیان چییە بۆ ئەویان ئەوە 4 ساڵ زیاترە 5 ساڵ زیاترەوە دەخوێنرێت ئەوە تایبەتە لە بۆ
قوتابخانە سەرەتایی باش ئەمە هێشتا نەچێتە بوارەوە کە بۆ بڕیار بەڵێ دەخرێت بەس هەر لە ئێستا ئامادەکاری کراوە کتێبەکەی بۆ دروست کراوە باشە باشە چەند کتێبێک ئەکرێت پێمان بڵێ ناوەڕۆکەکەی چیە و چۆن وانەکانە وترێتەوە ئەمە یاری شترەنج کە یاریەکە فیدراسیۆنی تایبەت بەخۆی هەیە لەسەر ئەو بڕیارانە و ئەو ڕێنمایانەی کە فیدراسیۆنی نێودەوڵەتی دەری دەکاتن ئەمە ئەو کتێبەمان داڕشتیان ئەوە نییە ئەمە شتێک بیتن لە بە خۆمانەوە داماڕشتی تۆ چکە ئەوە هەنگاوە سەرەتایەکانی فێربوونی یاری شترەنجە کەواتە کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە تو دەبی لەسەری بڕۆی ئەمە لەسەر ئەو ڕێنمانانێک کە فیدراسیۆنی نێودەوڵەتی بڕیاری لەسەردایە دامەڕشتیان پاش ئەو چەندوانەیە کە دێتن کە دەگاتە قۆناغەکانی فێربوون یاری شترەنج لە ناوەڕاست و لە کۆتایی و لە استراتیژ و لە لێکدان دکتۆر دەمێ ئەو بکەمە پرسیار ئەوە سەرنج ڕاکێشام ئەسۆڤان بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی ئەمەیان بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی ئەمە لە قۆناغی 1 و 2 و 3 هەموو ئەمانە جیاوازە ینی بابەتەکان کتێبەکان جیاوازە ناوەڕۆکی کتێبە ئەوەش کە سەرەتای بەرنامەکەس جەنابەت باس کرد ئەمە ماوەی زۆرە لە دوو ئەو بابەتەینا بە سەرەتا داوامان کرد بوو لە پۆلەکانی 3 و 4 و 5 و 6 بخوێنرێتن لە بەروی پۆلی 3 تقریبان دەکاتە تەمەنی 6 ساڵ کە تا کاتەی گونجاوە لە بۆ فێربوون پۆلەکانی دواتر لە بۆ تەتەوڕ دامان نابوو بەڵام دواتر بڕیارەکە ئەوهانە قبول نەکرا وەک بەشێک لەوانەی وەرزش قبول کرا ئێستا ئەو کتێبە گۆڕا بوویتە کتێبێکە وا لە چاپ خەری ینی لە قۆناغی چاپە کتێبێککەیە پەنجاوانەیە دەدرێتە مامۆستایەکان نەک قوتابیەکان مامۆستایەکانی وانەی وەرزش باشە دکتۆر پلانەکە کە دانراوە بیری لێکراوەتەوە بەو شێوەیە کە تەنیا وەکو وانەیەک بخوێنرێت و هیچ تاقیکردنەوەیەکی تیانە بێت یاخود ئەچێتە ناو تاقیکردنەوەکانی ئەویان شیان باس کرد لەیان دەرێ بەس ئەویان پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەبوو ئەی بەدڵنیایەوە تاقیکردنەوەی تێدا دەبی بەس ئەوە وەشەکە لە وانەی وەرزش ینی لە وەرزش چەند وانەیەک دەخوێن چەند یاریەک دەخوێنن یەک لەوانە شترەنج دەبیتن بەس ئامانجیمە فێربوونی تاکی کووردە بە یاری شترەنج فێربوونەکەیە لە لایمەوە دکتۆر دەزار ڕەنگە زۆرێک لە مامۆستایانی وەرزشی ئەگەرچی دەرچووی پەروەردەی وەرزشون و پەیمانگە وەرزشەکانن بەڵام یاری شەترەنج نەزانن ئەمە تا چەند ڕێگر دەبێت لەوەی قورستر تاخیرتر بچێتە ناو قوتابیان ینی مامۆستا بەر لەوەی قوتابی فێر بکە دەبێت خۆی فێر بکە وایە اینجاوانە بە قوتابیەکان بڵێتە بۆ ئەمە چی دەکەن ئەوەی جێ خۆشحاڵیە لە بۆ مەوەگەیانی شترەنجی خانزەڵت کە خەوانی پرۆژەکەینا گەیشتینە مەرحەلە کە هەم جەنابی وەزیر هەم جەنابی ڕاوێژکاری وەزارەت هەم بەڕێوەبەری گشتی هەم بەرپرسی وانەی وەرزش دکتۆرەڤیان ئەو کەسایەتیانێک کە کاریگەریان هەیە لەسەر ئەو بڕیارە تێگەیشتنەی زۆر باشیان لە بۆ یاری شترەنجەیە و خۆشەویستیان لە بۆ یاری شترەنجەیە و یاری شترەنج دەزانن ئەو ڕۆژێک کە جەنابی وەزیر باسی ئەو بابەتی شترەنجی کرد وەک ئەوەی کە ئەمە باسی بکەین کە سوودەکانی چییە و لە بەرچی باشە و لە بەرچی ئەو بڕیارەیاندایە سەرەتا خولێکی فێربوون و بەهێزبوون لە بۆ هەموو مامۆستایەکانی وەرزش دەکرێتەوە ئی شاری هەولێر هەمووی لە خانزاد دەبیتن ئی شارەکانی دی بەسەر بەرشتی یانی شترەنجی خانزاد دەبیت چکەمە پەیوەندێکی زۆر باشمانەکانش خۆل دەبینن ئەمە ڕاهێنەرەکانمان دەبنە مامۆستای ئەو مامۆستا وەرزشیە بە ڕێزانە لە بۆ ماوەی 3 ڕۆژ خولەکیان لە بۆ دەکرێتەوە هەم لە فێربوون یاری شترەنج کە بە دڵنیا دەبین لە سەریان کە فێر یاریەکە دەبن و شیکردنەوەی ئەو کتێبە چۆن بەکاردێتن و دوای ئەو هەر بلەگەریان بەردەوام دەبین لە قوتابخانەکان بە دڵنیایەوە هەر کێشەیان هەبیتن ئێمە هاوکاریان دەبین باشە جگە لە بابەتی قوتابخانەکان و کە بەم شێوەیە بە پرۆسسە ئەتانەوێت شەترەنج برنە ناو تاکی کووردە و یاری بکات بەگشتی ئێوە چۆن ئەیبینن چۆن پێشوازی لەم یاریە هزریە ئەکرێت لە کوردستانە تا چەند ئێستا باوە خۆی دوای ئەوەی کە لە جیهان بە پێشوازێکی باشی لێکرا بە تایبەتتر ینی بە ڕوونی بکەمەوە چکە دەزانم ئێستا هەموو کەس لە پرسیارەکەم تێدەگەن لە سەردەمی کۆڕۆنا فلیمێک بڵاو بۆەوە بە ناوی کوینکان بێت کچەک بوو یاری شترەنجی دەکرد زۆر بلیمەت و زیرەک و لە هەڵس و کەوتی ئەوانەی زۆر کەس معجیبی کەسایەتی تەمانێک لە دراما زۆر سەرنجڕاکێشەکانە کاتەکەش باش بوو چکە خەڵک هەموو لە ماڵ بوو تەماشایان دەکرد لە پاشەویەوە هەتا ئەو دەمای تقریبا ملیارە و 600,000 کەس یاری شترەنجی دەزانی ڕێژەی بەرز بووە دکتۆر ڕێژەی زۆر بەرز بووە ئەوە بوو چەند ئەپلیکیشنەکی مۆبایلی هاتە گۆڕ کە خەڵکەکی زیاتر خولیای ئەو یاریە بوون بەڵام ئەوەی ئەمە کە باسی دەکەین لە بۆ تاکی کورد تاکەکی زیرەکە زوو ئەو شتانە فێر دەبیتن و ڕێزگرتن لە ئەو یاریانەی کە لە ناو کۆمەڵگا هەیە
ئەوش بڕیارێکی بوێری دەوێتن ئەمە لەوەی دڵنیاین زۆریش دڵنیاین لەبەر ئەوەی ئەو کەسانێک کە لە یانەکە بەڕێوە دەبن کەسانی ئەکادمی لێهاتووی ئاست بەرزن کە ئاستی بیرکردنەوەیان زۆر باشە و هەروەها خاوەن بڕوانامەی بەرزن بە شێوەی ئەوهادا ڕژراوە کە بە دڵنیاییەوە تاکی کوی لێ سوودمەند دەبێت بۆی کە هزری بیرکردنەوە و لێکدانەوە و خوێندنەوە لە بۆ پلانەکانی بەرامبەر و پلانەکانی خۆی بە دڵنیایینە زۆر ئاستەچی بەرز دەبێتەوە. پرسیارەکەت بکەوەی تایبەت بوو من ویستم پرسیارێکی سەبارەت بۆ بکەم ئێمە ناو کوردەواریە یاریمان هەیە یاری دامە تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەموو فستیڤاڵە کرێ بۆی کە خەڵکی ناوچەکان لە یەکێک لە شارەکانی ڕۆژهەڵات کۆ بنەوە و ئەو یاریە کوردەواریانەکەن کەوکو دامە و سەرسکێنەوە بابەتانێ تا چەندە لە ناو کوردستانە یاوەکو یانەکەی ئێوە هەوڵی ئەوە دراوە کە ئەو یاریە کوردیانەش پەری پێ بدرێت خۆی ئەمە یانەکەمان یانش تایبەتمەندە بەس ئەوەی فدراسیۆنی دامە هەیە لە کوردستان هاوکاریانمان کردیە بۆی کە شوێنمان لە بۆیان داوین کردیا وەکەوەی بە بەڕێستانم گوت ئەمە وەک یانش ترەنزی خازار وە خۆم وەک تاکێکی کورد ڕێز لە هەموو ئەو داونەریتە کوردیانە دەگرم و هاندەریشم لە بۆ پێشکەوتنیان ینی زۆر جێگەی شانازیە کە ئەوانەی کە یاریانە وڵات بەو شێوانە بەو ئاسانە بە پێش دەکەی هەموو وڵاتە پێشکەوتوەکان کە پاڵانتیش ترەنجیان لێ دەکرێتەوە لە هەمان کات و لە هەمان شوێن و لە هۆڵێکی جیاواز کۆمەڵە یاری ملی خۆیان پاڵەوانتی لە بۆ دەکەنەوە لە بەرۆی کە فەخر بە ڕابردۆکەی خۆیان دەکەن هەر کەسەکی ئەنجامی داوی یاری شەترەنج یاریەکە ڕەگ و ڕیشە و مێژووی لە کوردستان دوور و درێژە ئەمە سەرکردەکانمان هەموو یاری شەترەنج زۆر باش بووینە بارزانانی نەمبر لەگەر هەر وەفدەچی کە بیانی کە دیتیتی هەم لە ناو کوردستان لە دەرەوەی کوردستان یاری شەترەنجی لەگەریان کردیا ئەوانە پەیامەکەن لە بۆی کە ئەمە تاکی کورد لە کاتی جەنگ بوو بین لە هەر حالەتەچ کە هەبوو بین شەترەنج زمانەکە هەموو کەس تێی دەگاتن ئەتو گرنگ نییە لە چ وڵاتە و لە چ قەومیەتەچی کە ئەمە یاری شەترەنج دەکەین تێک دەگەین دەزانین ئەمە کوفکر دەکەینەوە کو یاری دەکەین ئەوە هەمووی وەچی بە بەڕێستانم گوت یاری شەترەنج هەموو یاریە میلیەکانی دی جێگەی ڕێزی ئێمەنە زۆر باشە جوڵێگە بکەین کاک دکتۆر یاڵە فەرموو چون من لە شەترەنج دازانم من لەسا بێ دایمەن یەکەم سەر خەتای یاری سپی یاری دەکاتن ئەو بە پێی ئەوەی لە منداڵی یاریم دەکرد ئێستا چەند ساڵەوانە 10 ساڵش دەبێ یاریم نەکردیا جەما هەکارێکمان هەیە زۆر زیرەکەدا شەترەنجی جارش کەس لە بۆ جەناب باز کرد ئێستا قوتابیە هەکارەکان هەروانە هەکارەکان هەمویان زیرەکەن جا دکتۆر من لێشی نازانم هاتووم لەم ناوڕاستە وا سەیرەکەم ڕێک ئەڵێی من لەم ناوەندەیە دادوەرم بۆی حەکەمم بۆی خۆی دایمەن ئەمە لە یاری شەترەنج ئەوەی کە فێر یاری دەبن هانیان دەدەین لە ناوەڕاستی یاری لە ناوەڕاستی بۆردەکە یاری بکەن چکە دایمەن ناوەڕاست شوێنێکی گرنگە لە بۆ یاری شەترەنج بەس ئەوی کە دەمی زیاتر باسی بکەم پەیوەندی بە خوێندنی یاری شەترەنجەوە هەیە ئەوە بوو کە فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژێک پێش ئێستا ئەو بڕیارەی وەزارەتی پەروەردەی فیدراسیۆنی نێودەوڵەتی هەموو سەرپەرشتی هەموو وڵاتان دەکاتن ئەو بڕیارەی وەزارەتی پەروەردەی زۆر بەرز هەڵسەنگاند لە پێیجی تایبەتی خۆی دایبەزان نووسی لە کوردستان وا دەفتە یەکەم حکوومەت کە بڕیاری خوێندنی یاری شەترەنج دەدرێتن کە ئەوە جێگەی خۆشحاڵی بوو لە بۆ ئێمە زۆر باش هەکار تۆ زۆر مەزبوط بیرکەرەوە من پرسیارەکەم نا باشە یاریەکانی باشەکارەکان زیرەکەن تۆ پرسیارمەکە من پرسیارەکەم تۆ تەرکیز کە با ئێمە ببینەوە دکتۆر من لە دکتۆر نامەمەوە بەڵام یاری دەکەم دەمێت بیرم بێتەوە ئەمێ بڵام دکتۆر چەندێک ئەم یاریە ئەو گرنگیەی هەیە کە پێیوەست بە کات نییە ئێستا هەر یاریێکی وەرزشی کاتی تایمێکی هەیە وانە ئەمە تایمی هەیە تایمی هەیە چەند چۆنیە ئەوە لە خۆی سێ جۆرە یاری هەیە لەسەر ئەوەی کە ڕاستە خۆ یاری بکەین پێیان دەگوترێ ڕاپید کلاسیک بلیتس ئەگەم لێ حەزەکەیتەوە شاژ ناکەم گەوەی لەگەردەکە زانین پلانەکەی بەو شێواز ئەسپەکە ببە هاتمە پێش بۆی منش فیلەکە ببە نا باش یاری ئی بلیتس یاریەکە لە 3 دقە کەمترە کاتەکەی ڕاپید کاتەکەی هەتا 10 هەتا 25 دقەیە سەروی ئەو پێی دەگوترێت کلاسیک کە لە سەعاتێک زیاترە و لە هەر جوولە کە دەیکەی
کاتر لە بۆ زیاد دەبیتن. باشە دکتۆر ئەوەی کە لەیانەکەی ئێوە با بڵین ئەندامن لە یانەکەتان کەمترین تەمەند چ تەمەنێکە و زۆرترین تەمەند 5 ساڵمان هەیە لە 5 ساڵی بوویتە بەتەڵی عێراق ناوی دلین گەردینە کچێکی عاقلی وریایە پێم وابێت چەند ڕۆژ ڕابردوو لە ڕۆژی کچانی جیهانی پێم وابێت دلین قسەی کرد بوومەتە براوە ئەی گەورەترین تەمەند لە فوقی 6 ساڵی 65 ساڵی خۆی یاریشە ترانسپۆرتی باسم کرد ئەمە بێجگەل لەوەی کە هانی تاکی کورد دەدەین لە تەمانی سەرەتاوە فێر بیتن لەبەر مەسائلی هیزری و بیرکردنەوە و پلاندانە و نوخێنەوە و لێکدانەوە عینەن کاتیت لە بۆ تەمانە گەورەکانیش ئەو ڕۆژی کە ئەمە ئەو حازەڕێم هەبوو لە بۆ مامۆستا و بەڕێزەکان و مشریفە بەڕێزەکان ئەوانیشم هاندا چکە یاری شترەنج یەکە کە لەو یاریانەی کە هانی ئەو کەسە دەکە یاری شترەنج دەکاتن دوورکەویتەوە لە نەخۆشی زەهایمەر تاکە یاریە هەردوو لای مێشکی مرۆڤ بە ئیش دەخاتە ئێستا مەڵا حەزەی جەنابتم کورد مەڵا حەزی کارم کرد هەم یاری دەکرد هەم فکری لە قسەکردن دەکردەوە لە گەروان ئەو پرۆسەرە لە ناو مێشک وە دەکاتن هەردوو لای مێشکت ئیش کۆرتە پرسیارم ئەوە بی کەسێک کە شەترەنج دەکا قوتابیە کە شەترەنج دەکا لەگەڵ قوتابیەکی دیکە کە شەترەنج ناکە جیاوازی لە سەرجەم وانەکانی هەیەیان تەنیا بەرمونە لەوانەی بیرکاری و فیزیا و ئەمانە یان وانە هەزریەکان لۆ خۆی بە پلەی یەکەم لەوانە بیرکاریەکان بە پلەی دووەم وەک ئەوەی کە ئەمە باز دەکەین دەرێن شترەنج پرۆسی ژیانت ئاسان دەکاتن شەرنی هەر لە تەنها لە قوتابخانە ئەمە کۆمەڵک دکتۆرمان لەگەرە لە یاناوە کۆمەڵک پسپۆری پەروەردەییمان لەگەڵ لە یانەکەمان بەردەوام لێکۆڵینەوەی خێرا دەکەن لێکۆڵینەوە هەندێک جار هەیە پێویستی بۆیە بە 5 دقه ئەتو لێکۆڵینەوە بکەیت فۆرمەکی بچووک بڵاو دەکەیەوە لە یەک لە کۆبوونەوەکانی دەستەی گشتی لێکۆڵینەوەکی خێرامان ئەنجامدا لەسەر لە ساڵی ڕابردوو چەند جار ئەتو حادسەی سارەت کردە هەموو ئەوانەی کە لەوێن دەرەبوون شترەنجانی بەتوانابوون یەک کەسیان حادسەی سارەی نەکردبوو کەواتە ئەتو پلانی هەتا ئێڕۆیشتنی جادە پێویستی بەچیا بە وریاییە بە لێکدانەوە ینی ئەوەی کە دەزانی ئەتو چەند مەودایەک چەندی کە دەتوانی بسوڕێەوە مەودایەک چەندی کە دەبی ڕاوەستی مەودایەک چەندی کە دەبی ئیستا بکەین لەوانە دەتپارێزیتن بۆ لێکۆڵێنەوەی درێژ خایانمان کردیا تقریبان لەسەر 500 قوتابی کە ئایا چەند تەسیری کردیا لەسەر ئاست بەرزبوونەوەی ئاستیان لە گەرداک و بابەکانش قسەمان کرد لە گەروانیش هەر هەمووی گەیشتنەوە ئەنجامی کە دەبتە بەرزبوونەوەی ئاستی لە هەموو وانەکان دەستەخۆش بە دکتۆر بەزار حەمە ساڵح لەگەڵمان بووی ئەمڕۆ بوو بە پاڵنەرە بۆ من کە هەکار تۆ فێرم کەیت زۆر لە مێژەدا بڕامە بەڵام ینی حەز دەکەم کار باشە حەقە خولەکی پێ بکەنەوە بە جددیوانی ئەمەش هاوکاری دەکەین منیش فێرکات زۆر زۆر خۆشحاڵ بوو بابەتەکەت زۆر زۆر بابەتەکی گرنگ و سەرنجڕاکێشە چونکە خۆم شتێک لە شترەنج دەزانم بۆیە پێم وایە بە تەواوی گرنگە ینی هەموو کەسێک بزانێ و هەوڵ بداوە شتێکی لێوە فێری بەڕاستی زۆر زۆر سپاس بۆ هەوڵمان ئێوە سپاسی وەزارەتی پەروەردە دەکەم لە جەنابی وەزیرەوە هەتا دەگاتە بەڕێ هەموو ئەوانەی کە کاریان لەو بابەتە کردیان هاوکارمان بوونە هیوادارین کە حکوومەت بتوانانی زیاتر هاوکاربی لە سەرخستنی ئەو پرۆژەیە چکە بەڕاستی ئەوە پرۆژێکی نیشتیمانیە لە داهاتوو دەبینن سوودەکی باشی دەبین هیوادارین